وحدة الوجود آية وحدة الوجود معنای چییە؟ کێدا مەزرێنەری ئەم بیر و باوەڕەیە؟ وحدة الوجود بیر و باوەڕێکی پوچەڵە کە لەگەڵ بیر و باوەڕی ئیسلامدا ڕاستەوخۆ تێک دەگیرێت. خاوەنی ئەم عەقیدە و بیر و باوەڕە ئیبن عەرەبیە کە زۆرێک لە زانایان لەسەر ئەم بیر و باوەڕەی لە ئیسلام دەریان کردووە. پوختەی ئەم بیر و باوەڕە وەکو یەکێک لە زاناکان فەرموویەتی زاراوەی وحدة الوجود واتە هیچ بوونەوەرێک جگە لە خوای گەورە لەم گەردونەتدا بوونی نییە. هەرچی ئەو شتانش کە ئەیان بینین بە مرۆڤ و ئاژەڵ و بێگیانەکانەوە دیاردەی یەک ڕاستەقینەن کە ئەو ڕاستەقینەیەیش خودای گەورەیە و جگە لە خودای گەورە کەسی تر لەم دنیایەدا بوونی نییە. بۆیە بەپێی ئەو عەقیدە پوچەڵە گەردون و بەوەشی کە تێیدایە بریتیە لە خودای گەورە. بۆیە دەبینین خاوەن بیرۆکەکە جیاوازی لە نێوان بەندە و پەروەردگاردا ناکات و ئەڵێت العبد رب والرب عبد يا ليت شعري من المكلف إن قلت عبد فذاك رب وإن قلت رب أنا يكلف. هەموو بەڵگەکانی قورئان و سنەت دژی ئەم بیرۆکە بەتاڵن چونکە حەقیقەتی خودای گەورە جیاوازە لە حەقیقەتی بوونەوەر و بەندەکانی. خودای گەورە هەر خۆشی فەرموویەتی الله خالق كل شيء کەواتە خالق و مەخلوق دوو حەقیقەتی تەواو جیاوازن، نەک خودای گەورە خودی خۆی ئەو شتانە بێت. ئەم بیرۆکەیەیش نەک لە لای هەموو زانایانی ئیسلامەوە ڕەت کراوەتەوە و بە عەقیدەیەکی دژ بە عەقیدەی ئیسلام زانراوە، بەڵکو سۆفیان میانڕەوەکانیش ئەوەیان بە پێچەوانەی بیر و باوەڕی ئیسلام لێکداوەتەوە و ڕەتیان کردووەتەوە.